هێوی سلااوت لێبێت لەگەڵەوەی کە چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق دیارە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنیش بەردەوامە بۆەوەی لە ڕۆژی هەڵبژاردن هیچ کێشە و گرفتێک نەبێت هەرچەندە لە هەڵبژاردننی پێشووتردا هەندێک گرفتە بوو جا کۆمیسیۆن دەستی بە ئامادەکاریەکان کردووە بۆی ئەو کێشە و گرفتانی لە هەڵبژاردنەکانی پێشووتردا هەبووە دووبارە نەبێتەوە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر دەکەم بۆی بزانم ئەو پێداویستیانەی کە پێویستن بۆ ڕۆژی هەڵبژاردنەکان هەمووی گەیشتۆتە هەرێمی کوردستان وەکەی دەنێردرێتە بنکەکانی دەنگدان و کەی تێستی دیکەی دووبارەی بۆ دەکرێتەوە لە بنکەکانی دەنگدان نەبەرد عومەر لەگەڵم دەبێت سەرۆکی دەستەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان کاک نەبەر سلااوت لێبێ گەشتون بە کام ئامادەکاریەوە و ئامادەکاریانە چین کە تاوەکو ئێستا ماون و قۆناغەکانی کۆتایی نهاتون. زۆر سپاسان دەکەم ئامادەکاریەکان تاوەکو ئێستا تقریبان 1970 ئامادەکاریەکان تەواو بوونە ئامێرەکان هەموو گەیشتونەتە کۆگاکانی ئۆفیسەکانی هەولێر دۆک سلێمانی و هەروەها ئامێرەکان هەمووی پشکنینی بۆ کراوە ئامادە کراوە وەرەقەی دەنگدان گەیشتووە تەنها چاوەڕێی ڕۆژی پێنجشەم دەکەین کە قوتابخانەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی وەردەگرین و دەست بە دابەشکردنی ئامێرەکان دەکرێتن. واتە ڕۆژی پێنجشەممە دوای ئەوەی کە کۆتا ڕۆژی خوێندن دەبێت لە هەفتە ڕاستەوخۆ ئامێرەکان دەگەنە بنکەکان؟ بەڵێ ئێمە ڕۆژی چوارشەم دوای داوامی ئێواران قوتابخانەکان وەردەگرین ڕۆژی پێنجشەم هێزە ئەمنیەکان پشکنینی بۆ قوتابخانەکان دەکەن و هەروەها دەست بە دابەشکردنی ئامێرەکان دەکرێت و هەموو ئەو موادانێک کە پێویستە بۆ ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی پێنجشەم و جمعە و ڕۆژی شەممە ئامادەکاری دەکرێت و هەموو فەرمانبەرەکانیش ئامادەنە و ڕاهێنانیان پێکراوە و ڕۆژی شەممە دەست بە کار دەبن بۆ ڕۆژی یەکشەم کە هەڵبژاردننی دەنگدانی تایبەتە. باشە لە هەرێمی کوردستان بۆ ڕۆژی دەنگدانی تایبەت چەند بنکەی دەنگدا دەبێت و لە ڕۆژی دەنگدانی گشتیشدا چەند بنکەی دەنگدان هەیە؟ بەڵێ بۆ دەنگدانی تایبەت لە بۆ ڕۆژی یەکشەم 204 بنکەی دەنگدانی تایبەتمان هەیە و هەروەها بۆ دەنگدانی گشتی کەوا ڕۆژی سێشەمە 11 ئێمە 1312 بنکەی دەنگدانمان هەیە. باشە سەبارەت بە دابەشکردنی کارتی دەنگدان تاکەی بەردەوام دەبێت و پێم وابێت بەیانی کۆتا ڕۆژ دەبێت هیچ بڕیارێک هەیە بۆ درێژکردنەوەی یاخود نە؟ بەڵێ تاوەکو ئێستا نزیکەی 50,000 کارتی دەنگدان ماون لە بنکەکانی هەولێر دۆک سلێمانی و دواوادە تاوەکو ئێستا بەیانە ئیتر بەیانی ئەنجومەنی کۆمسیاران بڕاردان ئەوادەیە درێژ دەکرێتەوە کەوا هاوڵاتیان بچن کارتەکان وەرگنەوە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم بەشداری هەڵبژاردن کە بۆ بەشداری هەڵبژاردن کلیری دەنگدان کارتی دەنگدانە بۆیە دەبێت بچن کارتەکانیان وەرگنەوە ئەمڕۆ بەیانیان لەبەردەستە بچن کارتەکانیان وەرگنەوە. دەست خۆش بێت هێوی ئەمە دوایین ئەو زانیاریانە بوو لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراقەوە بۆ ئێمە و بۆ بینەران خراڕوو لەبارەی دوایین ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق وەکو میوانەکەشم باسی کرد لە ڕۆژی پێنجشەممەوە ئەو پێداویستیانێک کە پێویستن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان دەگەنە بنکەکانی دەنگدان و دواتر تێستیان بۆ دەکرێتن و بۆی لە ڕۆژی هەڵبژاردن هیچ کەشە و گرفتێک نەبێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان.